وەکو پزیشکێک لە بواری تەندروستی هاتووم بۆ دادگا شکاتم کردووە لە بەڕێز سۆران عومەرە وەکو پەرلەمانتارێک کە کۆمەڵە زانیاری بڵاوکاتەوە لە پەیجەکەی خۆی دیارە ئەمە پەرلەمانتارە دواتر زانیارەکان لەمان کادا ڕوونکردنەوە ئەدرێ کەوانە دیارەمەش دۆخێکی شەڵەژانی دەرونی و ناجێگیری دروستەکە لای خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوەی باسی چەند شتێک کا بنمونە باسی لەو ڕۆژانەی پێشوو بابەتێکی گەرم بۆی پاقلە کە لیژنەی محافەزە یاخۆ بڵن قایمقامێت ڕەتی کرەوە کەشتی وا بێ کە حەبی پاڕاستۆڵ بەکارێنرابێ یاخود ئەو بەهاراتە یاخود مەوزوعی کۆمەڵە شتیکە بوو لە هەما کاتیشدا ئەم کۆمەڵە زانیاری بە خەڵک ئەگەیەنێت و باسی ئەکات بەبێ ئەوەی کە ناوی کەسەکان بێنێ بۆ نمونە باسی ئەوەیە کە پەرلەمانتاری ینی خانەنشین هەیە لە لیستەکەدا ینی وەکو کە جوانیش نییە بڵم کە ئالیکی بە ئێستریا و کە لە لیستی خانەنشینە